درجة يكشلم درجة يتفاقلة درماني حق دردانة. سڵاوتان لەبێ بینێرانی زاری کرمانجی و ئەم کاتتان باش. من تانیا سۆفیم لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی زاری کرمانجی. ئەم بەرنامەیە بە ناوی شەوانی سۆرانە. هەر جارە و لە شارێکی ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵتان دەبین. ئەم بەرنامەیە لەگەڵ ئەوەی دەست پێکردن و گفتوگۆکردنەیەکە لەگەڵ ئێوە ئازیز و خۆشەویست خەڵاتی تایبەت و پرسیاری تایبەتمان بۆ ئێوە ئامادە کردووە. ئازان و خۆشەویستان، ئەم شەویش لە یەکێک لە شەقامەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵتان داین. شەقامێکە کە هەمومان ئاشنایەتێکی زۆرمان لەگەڵدا هەیە، ئەویش شەقامی هەریقا. ئەمڕۆ هاتوونێتەوە ئێرە یەکەم پرۆگراممان دەمانەوێت گفتوگۆیەکی کراوە بکەین لەگەڵ هاوڵاتیان سەبارەت بەوەی کە شەوانی شاری سۆران چۆنە و لەگەڵمان بن. هاتوونێتە کوتاڵ فرۆشێک لە شەقامی هەریق کە دەبینین زۆربەی زۆری دوکانەکان کراوەن و هەر یەکێکە و بەکارێکی خۆیەوە سەرقاڵە. دەمەوێت لەگەڵ ئەم خاوەن دوکاندارە قسە بکەم سەبارەت بە کوتاڵەکانی ئەم ساڵ و پرسیارێکیشی ئاراست دەکەم. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەخێر بێ خاتم. زۆر سوپاس مامنە. محەممەد فەتاح حەمەد. بەڵێ. وەڵاهی کوتاڵەکان زۆربەی لەبەرەوەی ئێستا مۆسمی وەرزەکەمان پاییز زیاتر بووک لە گۆڕەوانانی مەسەلەن خەڵک خۆی ئامادە دەکرد بۆ بگواستنەوەوانە زیاتر کراسی بووکان دەڕوە. بەڵێ. بازارەکەمان لەخوای بەزادی حیبینە، بەڵام ئەگەر مەعاش بێت چکە بەخۆ دەزانی خەڵکی ئێرە پێویست بە مەعاش هەموو دنیاە بە تایبەتی لە کوردستان پەیوەندی بازاریمە بە مەعاشەوە. ئەگەر مەعاش بێ بازارەکە حیبینە جمەجۆلیشی بەخۆی وێ هەیە. بەڵام مەسەرە ڕایەوەش ئەمە سارەکانمان هەرچەندە دۆلارێک گرامە دۆلارش تاسیێش زۆر ئەوەی هەیە لەسەر قاڵەکەمە بە تاکەیت کوتارەکانمان زۆربەی قماشەکانمان ئەمە لە دەرەوە وڵات دێنین تێدەگەی لە دوو بە لە سین لە هێن بەماندەکە هەمووشمان بە دۆلارە. دۆلاریش تەسیری زۆر لەسەر چکەم شتەکانمان هەم بە دۆلارە بە دینار نییە. لەبەرەوەی ئێستا ئەوە چەند ڕۆژەکەم هەنی مەعاش درایە و ئەوانە جمەزۆرەشی باشی بەخۆ بینە الحەمدولله. بەتاکید بەڵێ بەتاکید بەڵێ وەرزی بەهاران ینی جمەزۆری قوماشی زیاتر دەبی لە وەرزەکانی دیکە. بەڵێ سەرکەوتو بێت دەمایەنەوێ پرسیارێکت ئاراستە بکەین. پرسیارەکەت لەسەر لەبارەی سێرەکان وەڵی هەر پرسیارێک بێ بە لە خزمەتی بەتەمای خۆی بزانێت چیەوە. پرسیارەکەم دەڵێ کام لەم سوورەتانە قورئان بسم الله تیان نەهاتووە؟ سوورەتی تۆبە، سوورەتی مائیدە، سوورەتی مەریەم. وەڵاهی با تۆبە بی بزانم سوورەتی تۆبە. هەستن زانیاریش هەستن لەخوای بەزای نوێژکەر و ئەوانەشی بەس زانیاریمان زۆر لەسەرەوە نییە. هەڕێوەڵا با تۆبە بی سوورەتی تۆبە. حاڵە بۆ ستان دێم لە خزمەت ئەمە هەدیتان دەکەین بەخوای داوا دێوم دەکەم. وەڵی کاکە کراسێک دەبادێ دەین بەس ئەو داوایان لێ مەکەن. سوورەتی تەوبە. وەڵامەکەی زۆر وەستە دەستەکان. زۆر سوپاس. ئێمەش لە کۆمپانیای کۆڕەکەوە دیارێکە پێشکەش دەکەین کە زاری کرمانجی ئامادەی کردووە بە هیوای سوورێکی باش زۆر بەرز سەرکەوت دەبن ئینشاڵڵا. Kulakları, Tony, başlayın. Ne ibarızı? محمد. Bak Muhammed, yıkan bernamana للشواني الشهر. يكم شونش كتردان مانكر شقامي حريقة. دمري باسك للشواني حريقة مبوطل. بخاي شواني هريق وقت خوته بيني حاليا قلباغة لساعة تقريبا هشتوا حتى ساعة 11 شزوب قلباغة. ليلة شكو بيني ل قاوخانه شكل بخوزان شتكا أو قلباغة. هو كاري تيك الشوان خلص زيادة بين دروا إيران. بخاي
چی بڵێم وانەیە بێکار بن بە شەو زیاتر کاتیان هەوێ لە دەرکەوتنەوە فکارەکەی واتە دەوام و ڕێک فەرمانبەران زیاتری گۆڕە. لەبارەت تاپلیاکردنەوە گۆڕانکاری لە ماوەی چەند ساڵێکە تاکو ئێستا گۆڕانکاری کراوە ئایا خانمانیش دێن بۆ شوێنێکی تێکەوە ینی هەم عایلیۆن گەنجانێ گۆڕانکاریەکانیشە دیکۆراتەوە شتانەیە بەگەنە قاوشتەکان هەڵ سەبارەت بە پرسیار و خەڵات بەرنامەکەمان شەوانی شارە بەڵام پرسیارێکمان ئامادەکرا. پرسیارەکەمان لەبارەی وەرزشی و گشتی و تەندروستیە دەکەوێت پرسیارێکان بژێری. باششی وەرزشی دیرێک لە وەرزش باشمەکاندا پرسیارەکەم دەڵێ چه وڵاتێک جامی جیهانی تۆپیکەی لە ساڵی 1994 بەدەستهێنا؟ 94 دەڵێ هەڵبژارنێ بەڕاستی ئاشنایەتت لەگەڵ وەرزشە چۆنە؟ باشە باشە بە خۆتت بەڕازنیان بەڵێ بەڵێ بەخۆم زانیایتەوە بەخۆم وتم بەس ئانیا فەکرم لێکرەوە چێ باڵندۆری بردەوە لە ساڵانە زۆربەی زۆریان بەڕازگرین ئانی لەبەر لەبەر ئەی ئەگەر وەڵامەکەت هەڵا بە شتێکمان پێشکەشەکەی نکتە شێعر گۆرانی بۆ ئەی ئەگەر دەنگم ناخۆشە ئەویش کوردنیا گەنە خەڵکی شوێنەکە سوور سووریا واتە دەبێ کوردی نازانێت کوردی نازانێت مەگەر کوردی دەزانێت گۆرانێکمان پێشکەشکارن ئێستا سیارەکە چیا غەڵەتە؟ ئاهی وەڵامەکە بەڕایکە چ دەبێتە وەڵامەکە ڕاستیان بەڕایمە ڕاستە ڕاستە پشتڕاستی لە وەڵامەکە؟ ناوەڵات دەکردنی بەس بەڕایمە ڕاست خۆشتا وەڵام؟ بەڕاست وەڵامەکەی زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ناوی بەڕێزت؟ محەممەد ئێمەش لە زاری کرمانجیەوە خەڵاتێکی پێشکەش ئەکەن بە هیوای سگین لەم یاریەی زاری کرمانجی. دەچینە لای ئەو خاوەن کاسبکارانە کە لەسەر شەقامەکانی هەرێک خەریکن ئەشیاکان خواردنەکانیان ئامادە دەکەن و ڕاستەوخۆ دەیان فرۆشن دەمانەوێت بچنە لای ئەم بەڕێزە سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. عەلەیکە سەلام بەخێر بێن زۆر سوپاس مامۆن زۆر سوپاس بەخێر بێن. دەکرێت باسێکی کارەکەتم بۆ بکەی و باسێکی شەقامی هەرێکم بۆ بکەی لە شەواندا؟ طبعاً شەقامی عەرێق زیاتر بە شەوانە بە ڕۆژانشێ بەڵام زیاتر بە شەوان ڕووی تێدەکەن خەڵک و خواردنەکانی مەش لە مەغریبەوە دەست پێ دەکاتن بە ڕۆژ نییە هەتا درەنگانی شەو خواردنەکانیشمان بریتێ لە شفتە و کەباب و تکە و زەرگ و سینگۆ و بابەتانە لەگەڵ چایە. جەنابەت فەرمانبەری؟ نەخێر چۆنە شەوان زیاتر هەرێک قەڵەباڕغی لە شەقامە ئەبینرێتن لە جیاتی ڕۆژ؟ بە خودای بەڵێم چی زیاتر بە ڕۆژ خەڵکەکە زیاتر سەرقاڵە لەبەرەوە زیاتر بە شەو سەردانی عەرێق دەکەن و زیاتر عایلە و شتەکانی شەر بە شەو سەردانی دەکەن. بازاڕەکەتان لەسەر شەقام لە هەرێق چۆنە؟ باشە الحەمدولله الحەمدولله. ئێمە لە پرۆگرامی شەوانی شەقام شەوانی شار لەگەڵتاندا دەبین دەمانەیە پرسیار و پرسیارێکت بکەین ئاڕاستە. پرسیارەکەمان سێ هەڵبژاردەمان هەیە تەندروستی گشتی وەرزشی. با گشتی بێ. پرسیارەکەم دەڵێ لە کام وڵات ساڵێک 13 مانگە؟ لە کام وڵات ساڵێک 13 مانگە؟ ئاسانکاری نییە؟ ئاسانکاری بخرا. ئاسانکاریە ئاسانکاریەکان نەرویج ئەسیوبیا فنلەندا. ئەسیوبیا بەخوای زۆر نابەز گوێم لێ بووە. بەڵێ بیری لێ بکەوە نارە سوبیا. ئەگەر وەڵامەکەت هەڵا بچم پێشکەشەکەی وڵای هەڵە بی و هەرچە بێتن دوکانی خۆتانەمە لە خزمەتن. سپاس دەکەم دەمێ گۆرانیەک نوکتەیەک بەسەر هاتێک ناوەڵڵا وتت ئەسوبیا. بەڵێ لای بڵێم تا ڕادەیەکی زۆر دڵنیام ڕاستە. وەڵامەکەی
زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ئێمەش لە دیارەکی کۆڕێک لەلایەن دەستگای زاری کرمانجیەوە پێشکەشت ئەەکەین دەمانەوێ شتێکشمان پێشکەشکەی گۆرانیەک شتێک ئەگەر ئەرک نەبێتن خاوەنی خەڵاتێکی لە خزمەتین وڵی گۆرانی شتەکان نازان بەس لێرانە هەرستان دەوێ ئەمە لە خزمەتین دەستەکان خۆش بێ بە هیوای سەرکەوتن. سەردانی شەقامی هەرێق دەکەین کەسانی شارەزا و کەسانی هونەردۆست و شاعیر و جۆرەها خەڵک لێرە شوێنێ دەبینن. ئەمڕۆ لێرە ڕاوەستا بووم مێر منداڵێک ویستی گۆرانیەکم پێشکەش کرد. دەچمە لای ئەم مێر منداڵە و دەمانەوێت بزانین گۆرانیەک چی گۆرانیەکمان پێشکەش دەکات و خەڵکی چ شوێنەکە. سڵاوت لێبێ گەر بێتە لام و سڵاوت لێبێ. سڵاوی خوارد لێبێ باشی محەممەد ڕوانزیمە بەرێ بەرە چوار دەمانەوێت بەس گۆرانێکمان پێشکەشکەی وتت حەز دەکەم گۆرانێکتان پێشکەش بکەم. بەرێ بۆچی حەزکە گۆرانی بۆ پێشکەشکەی؟ ئاخا دەگەم خۆشە لە بە هەندی دەنگت خۆشە بەرێ کێ بێت ئەڵە دەنگت خۆشە؟ هەم بەخۆ دەگەم خۆشە هەموو عالم وەرێ باشە گۆرانێکم پێشکەشکە و بزانم باسی چۆن نەرمەندی گۆرانی چۆن نەرمەندە کارمە ڕوانزی گۆرانێکی کارمەندم کۆ بڵێ کچەکە دووستی بەڵ خۆی ناوێ یارۆ یارۆ کچەکە دووستی لێ خۆی ناوێ هەتا کو دەمرێ چاو لە دەردەوێ ژینی تارێکی بەری سێف دەوێ ئەو کچە کوردانە زارە هەلا 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 میوانە لەسەر ئەو بەزەوەی دەمرم ئەلا یاردە لە یاریانە. دەستەکان خۆش بێ کاک محەممەد ئینشاڵڵا لە دوا ڕۆژدا بێ بە هونەرمەندێکی سەرکەوتوو. سەلامەت. ئەوەی کە دەبینن چایخانەیەکی کللتوریە لە شەقامی هەرێق دەمانەوێت سەردانێکی ژوورەوە بکەین. ئەو شوێنەی کە بە شێوازێکی کولتوری کۆندانراوە پیشانی ئێوەی ئازیز و خۆشەویست بدەین لەگەڵمان. ممنون سلام ابي اخوان خەڵکی ستۆرانی نا والله منطقه مرقصور بله ناوی بەڕێزت دانا لە مێرگەسۆر هاتووی چۆن بۆ ئەم شەو هاتیە والله طلبه داخلي مزانكو سوران اینجا طلبه داخلي ما شغوتين جوك خوب قرين بين او چایخانه دانشین دگه برادره والله جوك زور خوش اره والله خانە یا کولتوریە و دبینم زیاتر دەڵامت لێرە اخر ظلمها ابخو ظلمها بظلمتني هنا بله هەرێق یا ئارامی ڕەبژە خۆ پێشبەچوونێک وە هريقي والله هريق يعني الصورة بس هريق الخرجة خوشترا دورو بناس دورو بريش خوش بس هريق خوشترين جيا الصورة بۆ شەوێ هاتی ڕۆژت ماهەیە والله اخر جوي شوي زور خوشترا زور بروجش الزانكوي شويش بين هريق جاكي بورن خوشترا پرسیار و خەڵات دێ پرسیارێکە دەکەم پرسیارا من ئاینیە بێژێ کام لەم سوورەتانەی قورئان بسم اللهی تێدا نەهاتووە هم جردنية کام سوورەتە بسم الله تێدا نەهاتووە زانیاریت هەیە؟ دينية هاي بس اندا او نية او بسيارة ئەجا تو ئەو پرسیارە نەزانی هەردووکات بۆ من شتێکی بێت اگه بسيارة ورز الشيب كي زور باشترا چونكي بورسي تاتا اما بورسي تاتا چونكي قمي نا والله تەمەستەگەرت ميلي ورزشمان هي إذا لبره
لێ پرسی شتێکی بکرێتی لێ بکراوە والله نظام القرآن ما والله بەداخەوە سعر بقرة بكورش لو أنا بزاني موافق بێ سەرکەوتن. بس خوش صرت بنێرانی پرۆگرامی شار لە یەکەم ئەڵقەدا کۆتاییمان بە پرۆگرامەکەمان هێنا تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەست بێرم کوردستانمان هەر ئاوەدان خواتان لەگەڵ.